شاژنی تەجمیل و جوانکاری جیهان کۆچی دوایی کرد. تەنیا خەرجی خواردنەوەی شەرابی ساڵانەی $9 ملیۆن بوو. ملیۆنان دۆلاریشی لە جوانکاریدا خەرج کرد. جۆسلین وێلدنشتاین ئەو ژنە سویسرەی کە بەهۆی نەشتەرگەریە زۆرە جوانکاریەکانی نازناوی شاژنی پشیلەی لێنرابوو لە تەمەنی 84 ساڵیدا کۆچی دوایی کرد. شاژنی جوانکاری لە شەوی سەری ساڵدا لە پاریس کۆچی دوایی کردووە. لە کاتی مانەوەی لە یەکێک لە ئۆتێلەکانی پاریس لە خەودا جەڵتە لێیداوە. جۆسلین کەسێکی سەرمایەدار و دیاری سویسری بوو کە بە نەشتەرگەریە جوانکاریە زۆرەکانی ناسرا بوو. بەهۆی نەشتەرگەریەکانیەوە ڕوخسارێکی وەک پشیلەی لە دەموچاویدا دروست کرد بوو. ئەو کە بەوە ناسرا بوو بەهۆی نەشتەرگەریەکانیەوە ئیفلاسی بە هاوسەرەکەی کردبوو بۆ هۆیەوە هاوسەرەکەی لێی جیابەوە. کاتی جیابوونەوەش دادوەرەکە مەرجی بۆدانا کە ناتوانێت هیچ پارەیەکی نەفەقەی جیابوونەوە بۆ نەشتەرگەری جوانکاری بەکاربهێنێت. شاژنی جوانکاری بەوە ناسرا بوو کە چەندین ملیۆن دۆلاری لە نەشتەرگەری جوانکاریدا خەرج کردووە تا چاوەکانی هاوشێوەی پشیلە لێ بکات. میدیاکان دەڵێن ئەو ژنە وتوێتی بیر لەوە دەکەمەوە کە چۆن دەتوانم موبیلیاتی ماڵەکەم چاک بکەمەوە یان بیگۆڕم بۆ جۆرەش دەموچاوم بگۆڕم و جوانکاری تیا بکەم بەڵام پێستم بەگوێم ناکات. جۆسلین بەناوبانگ بوو بەوەی کە ژیانی خۆی بە شێوەیەکی زیادە مەسرەفی بەسەر بردووە. ساڵانە $60,000 تەنها خەرجی تەلەفۆنەکەی بوو و تێچووی خواردنەوەی شەرابیشی نزیکەی $9 ملیۆن بوو. شاژنی جوانکاری زیاتر لە $2 ملیارد لە یەکلایکردنەوەی جیابوونەوەی هاوسەرگیریەکەیدا وەرگرتووە. لەو کاتەشدا دادوەر مەرجی ئەوەی بەسەردا سەپاندووە کە ناتوانێت لەو پارەیە هیچ بڕێک بۆ جوانکاری زیاتر بەکاربهێنێت. لە ساڵی 2020دا لە شوقەکەی لە تاوەری ترامپ دەست بەسەر چەندین ملیۆن دۆلاری ژنە سویسریەکەدا گیرە. سەرنجام دوای 84 ساڵ تەمەن شەوی سەری ساڵی 2025 لە فەڕەنسا بەهۆی جەڵتەوە ماڵاوایی لە دنیا و ژیانە پڕمەسرەف و جوانکاریەکەی کرد.